بەڕاستی ڕوانجت جێگایە کە یعنی زۆربەیەرە زۆری خەڵکە زانی بە فندق ناسرایە ئیش و کار و کاسبی لێ نییە یعنی معاشی بدەن بازار فولە معاشیش نێ خی بازارەوە دەبینەوە چۆلەوە دە فەرمو هێوارێ بەرەبەری مەغریبێ و بازار نییە بەو شێوەی چەندە معاش ناتیە دوو مانگ دەبی و نییە 100 ڕۆژە کاکە 100 ڕۆژە یعنیەت و گورکاکە جووسکە 45 ڕۆژی لە ئەوەی ببینێتەوە لە دەوازینی بین دەبتە مریشک وێ یاننا ئاخر گۆترایەت خوا ئەتۆ وڵاتەشی گەورە و گرانبی ئەم بە عامێرێم چکە کوردستان وڵات نییە وایەننا معاشت پێ نەدرێ بارودۆخی هەموو خەرکی خراپە ئیلا ئەو کەسانەینە کە نەبی کە بژێوی ژیانیان باشە ئەیوانە بیگەنا حەچی چاوی لە معاشی بی بژێوی خراپە یعنی ئەوەندە معاشە قوتی ئەو خەڵکەیە کە ژیانی پێ بەڕێواکە وەغزەکی زۆر خراپە بەرێ ئەمە خانە نشینم چاوەڕێ ئەو معاشەیەکەم ئەو معاشەم لۆ بێ ئەگە معاشەکە نێ بەو ڕەمەزانی مادی و عالەمە چەکە هەموو شتێک بە پاراکرێ ئەگە پار نەبی لە چێ دینی نەشتت پێکڕێ نەچلۆ تەماتێکت پێکڕێ نە بازارت پێ دەکرێ هیچ هەموو شەوڕەوە دەسێ دوکانێ بنووسە هەتا مەعاش دێ مەعاشیش نییە ئەگە موچەش دی برام تخوا لە بە خاتری من سەلامای لێ بکە باشە برا سەلامە زۆر زۆری لێ بکە ئەوڕێ غەریبێت دەکەین باشە بەڵێ هەبوو هاتێرانە گوتی کاکە نام دێ تام حاژێ بەسەر چاوە یا هەبوو پارە لەکردنەوە گوتی پارەمە لەبیر چ پێم حیبە ئێمە حاژ ناتێ پارە وێنیا گوتی پێم حیبە ئێ کابرا شەش نانابا چ بە بنووسم جارێک دوو جا سێ جا کابرا لە خۆ هەشەمێ لە خوکات و بێتە بازار بێ معاشی محاژ ناتێ بازار نییە فەرمە ئەو ڕۆژانە ئیشمە کرد ئەڕۆژ 2500 نانمە کرد ئێستا محاژ ناتیا ئێ کابراکردی خای نەدایە کاربای مۆلدەی نەدای ڕێسی نەدایە خەڵکەکەی ڕوانزی چونکە بە زۆری پشتی بە معاشی بەستی و نهاتی معاشیش کاریگەری لەسەر بازاڕێبی خەڵک ئەو شتانی کە پێویست نەبی ناکرێت لە بازاڕی یعنی زۆر پێویست نەبی ناکڕی ینی نەتوانانی ئێستانەکە بۆ نمونە بچی کابرا باز لە بازاڕی دوو دەستە جلچی بکڕیان لۆ مندارەکان لۆ خۆیان ئەو شتانێک کە پێویستە ڕۆژانە ئێجا لە سەوزە و میوە و لە ئەرزاق بەگشتی ئەو شتانێک کە پێویستە ئەکری ئەویش بە کمیەکری ئەویش کە ئەیکڕی بە قەر دەکری بەهۆی نەبوونی موچەی وەری